ئیتر کۆبوونەوەی ئەنجومەنی دەوڵەت بۆ چوونەکەی هەرچی بێت دەدرێت ئەنجومەنی وەزیرانی عێراق لەوێەوە بابەتی یەکلاکردنەوەی پرسی داهاتی نانەوتی هەرێمی کوردستان بڕیاری لەسەر دەردرێت. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانیش لە کۆبوونەوەدایە هاوکات بابەتی داهاتی نانەوتی و پرسی نەوت لە هەرێمی کوردستانیش تاوتوێ دەکات کە هەمووی پێوەستە بە ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە. بەڵام بۆچی بۆ یەکەم جار سەرکۆزیرانی عێراق ئەم بابەتەی بۆ یەکلاکردنەوە یا بۆ ڕاوێژکردن ناردۆتە ئەنجومەنی دەوڵەت؟ ئایا ماتوانێت بابەتێک یەکلاکەرەوە بێت کەیتر چیتر بابەتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەم شێوازە یاری پێ نەکرێت؟ لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم بەڕێز سەردار عەبدوڵڵا سیاسەتمەدار لە سلێمانیەوە لەگەڵمە. بەڕێز سەردار سپاس کە لەگەڵ کوردستان 24 وێنە گشتیەکە ئەمەیە. ئەنجومەنی دەوڵەت کاری ڕاوێژکردن لەبارەی ناڕوونی دەقێکی یاسایی یا ناکۆکی لە نێوان دوو حکوومەت، بەڵام ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ یەکەم جار بابەتی داهاتی نانەوتی هەرێمی کوردستانی بردۆتە ئەنجومەنی دەوڵەت. پێت وایە مەبەست لەم یاریکردنە چییە؟ بڵێ ئەم کاتتان باش سڵاو و ڕێزم بۆ هەموو بینەرانی عەزیز. لە ڕاستیە پیشانێدا کە مەیلێک هەیە بۆ ڕێککەوتن بۆ پێکەوە لێک تێگەیشتن دروستگەیشتن بە لێک تێگەیشتن و ڕێککەوتنێکی گونجاو و هیوادارم هەردوو لە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانیش نەرمی باش پیشان بدەن بۆ گەیشتن بە ڕێککەوتنێک کە بتوانێت هاتنی موچە خۆرانی هەرێمی کوردستان زامن بکەوە خەڵکی کوردستان لەو ناڕەحەتی و ناخۆشیە دارایی تێکەوتون نەجاتیان بێ و ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کام و هەوڵێکی بۆ بداوە ئەرکی حکوومەتی عێراقیشە بەو پێی کە ئێمە کوردستان بەشێکە بە ڕسمی لە عێراق. ئەو برادرانە لە کۆنتترۆڵە گەر ئەو جۆم لە دەنگی خۆمە بۆم عیلاجکە بابەتەکە چارەسەر دەبێت. بەڵێ ئەنجا بردننی بە مەسەلەیە بۆ ئەنجومەنی دەوڵەت بەو معنایە کە دەرفەتێکی زیاترە درێ لە ئاستێکی باڵاتر دەیانەوێ بڕیارەکە ئەتیبارێکی جیاواز وەرگێ ئەو بڕیارەی کە ئەیدەن بڕیاری هاوبەشی هەردوو لە هەرێم و بەغا پێکەوە ئاماژەیە بۆ ئەوەی کە ئاماژەیە بۆ ئەوەی کە مەیلێک هەیە بۆ ڕێککەوتن و لێک تێگەیشتن هیوادارم نەرمینیشان بدرێ. من لە سەرەتاوە خانم خاڵێکی زۆر گرنگە قسەم لەسەر کردووە. هەندێک جار لێم لێکراوە کە من لە لاڵوێستەکانم و لە خوێندنەوەکانم هەندێک جار تند بوو. مەسئلەکە پەیوەندی بەمێ خوارەوە هەیە. ئێمە هەمووی هەمیشە لە ئاستی پەیوەندی شەخصیەکانی خۆمان لەگەڵ لایەنەکان لەگەڵ بەتایبەت ئەو دوو لایەنەیەکێتی و پارتی و لەگەڵ ئەوانەی لە حکوومەت و هاوڕەکانیشمان لە بەغا تەکیدمان لەوە کردوتەوە کە حکوومەتی هەرێم نەرمینیشان بدا بۆ ڕێککەوتن و ئێمە باسی ڕێککەوتنمان کردو. ئێستا جارێکتر تاکید لە ڕێککەوتنەکەمەوە دوو دەستەواژەیە تێکەڵەکرێ من هەموو جارێکتم ڕێککەوتن جایە لە تەسلیم بوون. تەسلیمبوون پێویستی بە دانوساندن نییە، پێویستی بە وەفد نییە، پێویستی بە ئەمە هەموو وەزع نییە. ئەو چیەوێت تۆڵەی بەسەرچاو و کۆتایی دێ. من دژی تەسلیم بوون بووم، دژی تەسلیم بوونم لە ئێستا و لە داهاتوو تا ڕۆژەی خۆ ئاخر هەراسەم لێ ئەسێنێتەوە. من لەگەڵ ڕێککەوتن و ڕێککەوتنی باش و سەربەرزانم و ڕێککەوتنێک کە لە بەرژەوەندی خەڵک بێ. ئێستا گەیشتوونەتە ئەو شوێنە. دۆخەکان بەرەو ئەوە چوون ئێستا هەر نەرمێک پیشان بدرێ دەرفەتی سازش و تەناز یعنی تەنازل و تەسلیم بوون نەماوە. پێت وایە لە ئەنجامدا ناتوانن کورد وا لێ بکەن تەسلیم. ئەنجومەنی دەوڵەت ئەم پرسە یەکلای بکاتەوە یا بۆ چوونەکانی ئەو کاریگەری لەسەر ئەنجومەنی وەزیرانی عێراق هەبێت یانە لەژێر کاریگەری سیاسی ئەم ناوەندەش بڕیار دەدات وەکو پێشووتریش بینیومانە لە ناوەندەکانی دیکەدا لە عێراق؟ خۆی ئەزانی مشکلەکە لە شوایە بە تەبیعەتی حاڵ سیاست و دۆخی سیاسی و هەڵوێستە سیاسیەکان کاریگەری زۆریان نەبێت لەو بڕیارانەی کە ئەنجومەنی دەوڵەت یا تەنانەت دادگای فدرالیش دادگای فدرالی لێ وەختەی کە دۆخەکان نەرمتر بوون لەگەڵ هەرێمی کوردستانە هەندێک شکاتی ڕەت کردوێتەوە کە لە زروفی ترات بڕیاری توندی تیادا ئەمانە سیاست ڕۆلی تیاژێڕێ. بەڵام هەندێک لە پشتی پەردەوە لەم ماوەیە لە پشتی پەردەوە قۆڵبادان هەبووە، لێک تێگەیشتن هەبووە، فشاری گەورە هەبووە. بیرمان نەچێ ینی لە دواییە فشاری ئەمریکایەکان یەکلاکەرەوە بووە لەم مەسئلەیە. ئێمە لە دوای ئەوەی کە خاتوتەیف ئیمزای کتابێکی کردووە و توێتی ئێوە ڕەسیدی هەشتمانگی داهاتوتان دینارێکتان نەماوە ئەم هەشتمانگە یەک دینارتان نییە دوو موچە هاتووە گەر ئێمە دینارێکمان نەما و دەرکەوت کە ئەم قسەیە ڕاست نەبوو دەقیق نەبوو. ئێمە هەمان بوو بەڵام ئەسبابی سیاسی هات بۆ ناوە وای لێکردبوون
لەبەر سەبەبی سیاسی تر شەڕیان پێفرۆشتی لە شتی تر بۆی سازش لە شتی تر بکەیت. ئێستا لە دوای ململانەیەکی زۆر تێگەیشتن کە ناتوانن سازشت پێ بکەن و تۆش تەنیانیت پاڵپشتی جیهانی گەورەت هەیە و ئەمریکاکانیش هاتوونەتە سەرخەت و هەردوو ئەو دوو موچەیە کە هاتوون بە فشاری ئەمریکایەکان هاتوون و حکوومەتی عێراقیش لە ناو دۆخێکی ئاڵۆزە دەوڵەتی عێراق خۆی لە ناو دۆخێکی ئاڵۆزە منتیقەکە خۆی لە ئانوساتە هەموو ئایەت الکورسی خوێنێ خوا لای بدا لە شەڕێک هەر دەوڵەتێک لەو دەوڵەتانەی کەن تووشی شەڕێک لە بن ئیسرائیل لیان نەدا ئەمریکانەیەتە سەرخەت لەناو هەموو ئەمانەیە دۆخی حکوومەتی عێراق خۆشی باش نییە تا ئێستا ئەمریکا باڵێزی بۆ عێراق دیاری نەکردووە ئەمریکا تا ئێستش گرفتی هەیە لەسەر مەوزوعی یەکلاکردنەوەی کەیسی حەشدی شعبی گرفتی هەیە لەوەی کە حکوومەتی عێراق لەگەڵ هەرێما ئەم سیاستە ناعادلانانەی هەبووە بۆیە بەشێک لەوەی کە حکوومەتی عێراق دۆخی خۆی وەرگێتەوە وەزعی باشتر ببێ یەکێک لە بنەما ئەساسیەکانی ئەوەیە کە لەگەڵ هەرێمی کوردستانە پەیوەندەکانی چاکاتەوە و ئەو زوڵمەی لە خەڵکی هەرێمی کوردستانی کردووە ڕایگرێ بۆیە دەرفەتەکە بەرەوە ئەوواچێ دۆخە سیاسەکە خۆی ڕەنگە وا بکە ئەنجومەنی دەوڵەت خۆی بڕیارێک بداکە بڕیارێکی گونجاو بێ و بەرژەوەندی هەمولایەک بێ و ئێمەش و حکوومەتی عێراق باشترین دانوستانەکان ئەوەیە کە هەموو لایەکان تایە هەستەکەن براون بەشێک لە دەستکەوتەکانی خۆیان دەستکەوتووە هیوادارم ئەم دانوستانە بەڵام شوێنێکە هەموو لایەک براوە ئێمە نامانەوێت حکوومەتی عێراق بشکێنین و ئیشمان لە شکاندنی نییە. باڵێ پرسی موچەی فەرمانبەران دیارە عراق لە بەردەم هەڵبژاردننی پەرلەماندایە ئایا ئەمە کاریگەری دەکاتە سەر بڕیارەکانی بەرامبەر بە پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەبەرەوەی کۆمەڵێک کێشەی سیاسی لە نێوان لایەنە شیعەکان و باڵە شیعەکانیش لە عراقەیە کە بێگومان کاریگەری دەکاتە سەر دەسەڵات لەم جۆرە کاتانەدا بە تایبەتی. بە تەئکید کاریگەری هەیە هەڵبژاردن ئێوەزانن بەداخەوە دەرفەتێکە بۆ مزایەدا بۆ بەکارهێنانی بۆ خەڵەتانی خەڵکو بەدەستێنانی دەنگ بۆیان دەجار نەبرەی دژمنکارانە بۆ بەدەستێنانی دەنگ بەکارهێنرێ بەڵام بۆ کورد لە دوای ڕوخانی سەدام و هەڵبژاردن هەمیشە دەرفەتێک بۆ بەدەستهێنانی دەستکەوت چونکە لە نەتیجەیە ئێمە ئەگە بیرتان بێ لە دوای ڕەفراندۆم ئەو کۆمەڵێک بڕیاری زاڵمانە دەرحەق بە خەڵکی کوردستان بە دەرحەق بە خەڵکی کوردستان بوو مەسەلەکە حکوومەت نییە فشاریان خستە سەرمان گەمارویان خستە سەر کوردستان ئاسمانیان لێدا خستین زەمینیان لێدا خستین گەمارویان خستە سەر کوردستان بێجگە لەوەی کە بە جارێکتر پەنایان بردەوە بەرهێز و بەهێز هەندێک بەشی کوردستانیان داگیر کردەوە کەی هاتن دەستبەرداری ئەم سیاسەتە زاڵمانەیە بوون ئەو وەختەی کە هەڵبژاردننی 2010 کرا و جارێکتر ئیشیان پێمان بوو یەکسەر هەموو شتەکانیان لابرد دۆخەکە ئاسایی بوویەوە مەمنونە بوون بچی مەرحەبایەکیان بکەیت چووکە بۆ پێکهێنانی حکوومەت جارێکتر پێویستیان بەتوێ لێرە دەمێ خاڵێک هەیە گرنگە زۆر ئیشارەتی پێ بدەم ئێمە هەموو جارێک بەداخەوە کە دانوستاندن لەگەڵ بەغاکەین بۆ پێکهێنانی حکوومەت فشارەکەین هەندێک شت بەدەستەهێنین دواتر ناپرسینەوە ئەم ڕێکەوتنەی کراوە بۆ پێکهێنانی حکوومەت بۆ شتەکانی جێبەجێ نەکراوە ئێمە قەرار بوو لە 6 مانگی یەکەمە یاسای نەوت و گاز و یاسای ئەنجومەنی فدرالی دەرچەوە هەڵبژاردرێ ئەنجومەنی فدرالی ئەنجومەنی فدرالی کە هەڵبژاردرێ ئیتر ئەوان ناتوان بە زۆرینە و کەمینە لە پەرلەمانە و لە حکوومەتە بڕیار دەرکەن و تۆ کەمینەیەکی بەدەنگدان هەموو شتێک بەڵام هەموو کاتێک بەربەست بۆم بابەتانە باسی ئەو یاسایانە هەر نییە و ئێستاش دەگوترێت کە ئەم ڕەوانەکردنی ئەم بابەتە بۆ ئەنجومەنی دەوڵەت و دواخستنی و جارێکی دیکە بڕیاردان لەسەری کاتکوشتنە یا دەرچوونە لە بەرپرسیارەتی کە دەسەڵاتدارانی عراق نایانەوێت کەم بابەتەیەک لای بکەنەوە بۆی گوشاری دەرەکیان لەسرە بەڵام ئەم بەرپرسیارەتی بۆچی عراق قەت بەرامبەر بە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بەستۆی نەگرتووە ئەزانی ئەگەر ئەوان ئێستا عێراق وەزعی زۆر خراپە حکوومەتی عێراق وەزعی زۆر خراپە عێراق لە دوای ئەو دۆخەی کە دروست بۆ لە ناوچەکە و ئێستا ململانەی گەورەکە لەگەڵ ئێرانە لە دوای بەتایبەتیش لە دوای هەڵهاتنی ئەسەدا لە سووریا عێراق من لەم کەناڵە چەند جارێک گوتوم و لە کەناڵی تریشتومە عێراق لای ئەمریکایەکان بەشێکە لە کەیسی ئێران پاشکۆی مەلەفی ئێرانە چۆن لەگەڵ ئێرانە مامەڵەکەن ئەوە لەگەڵ عێراق مامەڵەکەن بۆیە عێراق لە دۆخێکە پێویستی بەوەیە کە دۆخی خۆی چاکاتەوە کە دۆخی خۆشی چاکاتەوە بەشێکی پەیوەندی بە ڕێککەوتن و لێک تێگەشتنەوەی لەگەڵ هەرێمی کوردستانە ئەو فەزا سیاسی هاتوۆتە پێشەوە دەرفەتێکە بۆی حکوومەتی عێراق
بۆ هاوپەیمانەکانی بۆ دۆستەکانی بۆ ئەمریکایەکان بۆ غەربیەکان وانەی بسەلمێنێ کە ئەو ئامادەیە کە مشکلەکانی چارەسەر بکە و ئامادەیە بەو جۆرە بێتە پێشەوەکە وەکو ئەوەی ئەوانیش داوای لێەکەن. ئەگەر ئەمەنەکە لەسەر حکوومەتی عێراق و لەسەر عێراقیش زۆر قورس دەکەوێتەوە. ئەو وەختە ئەمریکایەکان ئجراعاتی ترەک نەبەر سزا خەنە سەر قتاعی داهات و بانقی و دارایی عێراق. من زۆر جار جملەیەکەم وتووە ئەمریکی تەنفیزی سەرۆکی ئەمریکا هەیە 22 ساڵە هەموو ساڵێک مانگی 5 بزاکرێتەوە ژمارە 13 زۆر باشە بە پێی ئەمرە تەنفیزیە سەرۆکی ئەمریکا ئەتوانێت لە هەفتەیەکە ئابووری عێراق داتەپێنێ. لەبەرەوە دۆخەکە گەشتۆتە شوێنێک فەزای سیاسی خۆی لێک تێگەشت نەخوازیە. هیوادارم ئەنجومەنی دەوڵەت وەکو پێشبینیەکەین بڕیارێکی گونجاو بێ هەموو لایەک براوە دەرچن بەو جۆرە بێ وها هیواداریشین حکوومەتی هەرێم نەرمی پیشاندا چونکە بەرامبەر بۆی دەرکەوت کە ناتوانێت ئیرادەی گەلی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بشکێنێ. ئێستا هاتووە ئەوێ ڕێکەوتنێکی سەربەرزانە لەگەڵ بکە حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر خاتری موچەخۆر و ئەو وەزعات داراوی ئابووریە خراپەی هەمانە نەرمی نیشاندا بۆەوەی بتوانین ئەم مەسەلەیە بە جۆرێک چارەسەرکەن ئیتر موچەی ئەم 4 مانگەی داهاتوو دواتریشی تر وای لێ بکەم کێتە سەرسەکەەوە جارێکتر موچە نەبێ بەخەبەر. بەڵێ سپاس دەکەم بەڕێز سەردار عەبدوڵڵا سیاسەتمەدار لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس.